سڵاوتان لێبێ بینەران ئەم کاتتان باش. بەشێک لە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا مانگی ڕەمەزان بە دەرفەت دەزانن بۆەوەی کێشی لە شیاندا بەزێن و هەندێکیش بەهۆی ئەو خواردنە زۆر و جۆرا و جارانەی کە لە شەواندا لە مانگی ڕەمەزاندا دەخورێتن بۆ ئەوەی کۆنتڕۆلی کێشی لە شیان بکەن ڕوو لە وەرزشکردن دەکەن یاخود سەردانی هۆڵەکانی لە ژوانی دەکەن. من ئێستا لە یەکێک لە هۆڵەکانی لە ژوانیم لە سۆران دەمەوێت بزانی تا چەند هاوڵاتیان لەم مانگەدا سەردانی ئەم هۆڵەی کردووە بۆ بەمەبەستی وەرزشکردن. ئێستا مامۆستا عادلم لەگەڵا خاوەنی یەکێک لە هۆڵەکانی لە ژوانی هەرچەندە خەریکی یاریکردنش ببوورە مامۆستام کاتەوە باش. ئەم کاتەوە ئەم کاتێکت باش سەرتا بەخێرهاتێنی کەناڵ جاری کرمانجیەکەین بەخێر بن سەر چاو. جارێ مامۆستا پێم بڵێ بۆ تۆیەکی وەرزشوان مانگی ڕەمەزان تا ئێستا چۆن ڕۆیشتووە؟ بەخوای سەرەتا نوێژ و تەعات و عیبادەت لە هەموو لایەکی قبول بی. وەڵی ڕەمەزانێکی زۆر زۆر خۆشە الحەمدولیلا، هیچ مشکلەمان نییە وەکو وەرزشین. ئێمە ئەمڕۆ لەسەرەوە قسە دەکەین، دەمانەوێت بزانین تا چەند هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا ڕوو لە هۆڵەکانی لە ژوانی دەکەن. واللهی زۆربەی هەر زۆری ئەوانی کە مەسەن چێشان بەس لەسەرەوێ و چەوریان زیادە ڕەمەزان بە دەرفەت دەزانن بۆ ئەوەی کەوا کێشیان دابگرن و کێشیان بین نەخوارێ و ڕێنماییمە زۆربەی ڕاهێنەرەکان ئەوەیە کەوا لە سەرەتای مانگی ڕەمەزان ڕێنماییمان بۆ ئەوانەیە کە ساعاتێک و نیو پێش فتاری بێن بۆ هۆڵە وەرزشەکان، چونکی لەو کاتێوە هیچ تاقە وزەیەکت نییە کە تو وەرزشەکەی و ڕاضەیەکەی ئەو چەورێکە لە جسمتدا دەست دەکات بە سۆتاندن و وەزنت بە شێوەیەکی بەرچاو دێتە خوارێ. ئەی بۆ ئەوانەی کە کێشی لە شیان زۆر نییە بەڵام بەها بە شیرینی زۆر دەخورێت لە مانگی ڕەمەزان خواردنی جۆرا و جۆر دەخورێتن، هەندێک کەس دەیانەوێت کۆنتڕۆلی لە شیان بکەن، ئەمانە چ جۆرە وەرزشێک بۆ ئەوان باشە؟ بەخۆی خوای گەورە ڕەمەزانی یعنی ئەوە بە حکمت دانا بۆ بەشەریەت، چونکە تو لە 12 مانگی ساڵ هەموو شتێکە خۆی لە مانگی ڕەمەزان وای لێ کردووەکەوە جسم خاوین بیتەوە، بەس ئێمە زۆربەی هەرە زۆریمان ئەو مانگە یعنی بەعکسەوە بەکاردێنین، یعنی کەوا بەربانگەشکێنی شیرینێکی زۆرە خۆین و یانە زۆر خواردنی ئەخۆین لە دوای فتارکردنەوەی. ڕێنماییمان بۆ ئەو کە هاوڵاتیانە بۆ مسلمانان ئەوەیە کەوا لە کاتی ینی فتارکردنەوەیان شیرینێکی کەمتر بخۆن و نانیشیان هێواشتر بخۆن لە جاران. ئەم ساڵ سەردانیکەرانی هۆڵەکانی لە جوانی لە ڕەمەزاناندا چۆن بووە؟ شکر الحەمدولیلا، وڵی ساڵ بە ساڵ باشترە بی، یعنی تێگەیشتن و ڕێنمایی مەسەن لۆ خەڵکی زیاترە بیتن، خەڵک زیاتر هۆشیار بوویتەوە کە لە مانگی ڕەمەزان وەرزش باشترە لەوەی لە مانگەکانی دیکە، یعنی زۆر بە هەر زۆر پێشترویان نەزانیکەوە لە ڕەمەزانان نابی خۆت هیلا بکەی و نابی وەرزشی بکەی و بەس بەعکسەوە ئێستانێکە زۆر زۆر باشترە و زۆر ئەکتیڤتریشن وەرزشوانە. ئەی بۆ کەسانەی ناتوانن بینە هۆڵەکانی لە ژوانیان تەمبەڵن وەکو من، چ وەرزشێک باشە لە ڕەمەزاناندا بیکەن؟ واللهی وەرزش نەوعیەتی گەلک زۆرە هەیە، مەسەلەن کاردیۆ ئەتوانی لە ماڵی بکەی، مەسەلەن ئەتوانی بە حەبلێکی پەتپەتێنێکی یانە هەندێک تەمارینی زجی هەیە، یعنی هەندێک شتەیە لە ماڵیش ئەتوانن بیکەی، ئەگەر مەسەلەن مەقسەدت بی تواناتە بیتن ئەتوانی بیکەی. ئەی هەندێک کەسیش بە پێ دەڕۆ، من خۆم اینجا دەبێت لە هەموو بابەتێک هەر خۆمی تێبم بینەران، من خۆم شەوانە کاتژمێر بۆ دوو کاتژمێر بە پێ دەڕۆم، بە پێ ڕۆیشتن لە دوای ئەوەی کە فتار دەکەیتەوە چۆنە باشە؟ ئەمە نەتوانین برین ڕۆیشتن خراپە، بەس یعنی ڕۆیشتنێکی هەڕوەڵەکی احتیاطیان ڕۆیشتنێکی بە پیاسە بە دوو برادر پێکەوە ڕۆن ڕاستەوە شتێکی باشە، ئەم نارم خراپە، بەس ئەوە ناکەتە معنای ئەوەی ئەتو ئەو هەموو شیرینیە و ئەو هەموو خواردنێک کە وەردیگرتێ ئەو کالۆریێک کە وەردیگرتێ بیسۆتینی، یعنی دەبی ئەتو بەلاینی کمی مەسەلەن لێدانی دڵت بگەیتە 150 تاوکو ئەو چەوریانە تاوکو تەوژمی خوین سەریحتر بیتن، لێدانی دڵت سەریحتر بیت، چەوریەکان زیاتر بسووتێن و چەوری دەست بکات بە سووتاندنی. تۆک مامۆستایەک پێش ڕەمەزان بێگومان یاریزانی لە ژوانی هەیە دێت،
لە کاتی ڕەمەزاندا بە حکومەوەی 13 بۆ 14 کاتژمێر خواردن ناخورێتن کەسی وەردشوانیش دەبێت بە بەردەوام خواردن و پرۆتین وەربگرێتن ئەمە بۆ کەسی یاریزان ڕەمەزان کاتی چۆن ڕێک دەخاتن ئەوە بەخۆی ئەمە کە سەرەتای کە ڕەمەزان دێتن ڕێنماییمان بۆ وەرزشوانان جودایە ئەوانی کە خۆیان زەعیفەکەنەوە یان ئەوانی کە لەشیان ڕێک دەخەن لە مانجی ڕەمەزان بە حکومەوەی کە 13 ساعت بە ڕۆژوو ئەبن و ئاو و نان و هیچ ناخۆن ئەمە کۆرسەکانیان بۆ دەستکاریەکەن یعنی مەسەن جەدوەلەکەیان ئەوەی کە تەمرین و شتانەیە دەستکاریەکەن لە مانجی ڕەمەزان هەم سوکتر دائەنێ و ناشنەوێ دابۆ بڕێن یعنی لە وەرزشەکەی دابۆ بڕێن و خواردنەکانشان بۆ ڕێک دێخین مەسەن پێشتر یعنی 2 ساعت جارێک یان 3 ساعت جارێک پیانەرن ڕێنماییان نەکەن کە خواردنیشی بخۆن یعنی ئەوە نییە مەسەلەن ئەتوو سێ جەمی ڕۆژێت لێ بچی لە شەوێت تعویزی نەکەوە یعنی دەبیت تعویزی بکەوە بەس بە شێوەی کەمتر و وەسەریحتر لە کۆتاییدا دەمەوێت بزانم ڕێنمایی چیە ڕێنماییم بۆ تەواوی وەرزشوانان و بە تایبەتی بۆ هەموو خەڵکی ئەوەیە کەوا دەست بکەن بە وەرزشکردن چونکی هەموو عیلاجێکی هەموو نخۆشێکی سەرەتا پێتەرێتن مەسەلەن وەرزش بکە یعنی وەرزشکردن بۆ تەندروستی باشە بۆ لەشتێکی ساغ و تەندروست باشە باشە زۆر سپاسمان سەعادن بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی دەیبینن گەنجانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئێوارانی ڕەمەزان دێن وەرزش دەکەن دەمەوێت هەندێک لە وەرزشوانانیش بدوێنین بزانین ئەوان چۆن لەگەڵ ڕەمەزانە چۆن کاتیان دەگونجێنن ئەگەر هاوکارم سیامەند دیمەنی وەرزشوانانمان بۆ بگوازێتەوە ئەم کاتەوە باش سلامت بیبام چۆنی باش سلامت بیبام ئەمە چەند کیلۆ بەرزیەکەی 7 کیلۆ بەڵێ جەبزانم دەتوانم بینەرە تەواوە تۆ من ناتوانم بەرزیکەمە دەتوانم بەرزیکەمە بەڵام لەوانەیە تەشەنجاتم دروست بێتن بەڵێ تۆ بەردەوام بە لە یاری خۆت تەنها لە ڕەمەزان لە مانگی ڕەمەزان دەی بۆ وەرزشکردن یاخود پێش ڕەمەزاندا پێش ڕەمەزان شات بوو تینوت نابێ بەرێوەڵە بەس دەبی ئەو هاوی زیاتر پێش فتار دەی یان دوای فتار دەی ڕاضەی خۆت لە ڕەمەزانە پێش فتار دەم یعنی 2 ساعت پێش فتارەوە باشە دەستت خۆش بێ سەرکەوتوو بێ ئینشاڵڵا بەڵێ بینەرانی خۆشەویست دەمەوێت یەک دوو کەسی تریشوار بگرم ئەم هاوڕێیەمان خەریکی وەرزشکردنە بە وەرزشەکەی تەواو کات ئەچینە لای ماندوو نەبی خێر بێ سەرچاوان تینوت نییە ناوەڵ الحەمدلله لە شت ساغ بێتن تۆ وەکو کەسێکی وەرزشوان چۆن کاتەکان لەگەڵ مانگی ڕەمەزان ڕێک خستووە بۆ وەرزشکردنەکەوت وڵایەوە ڕاستی بی مانجی ڕەمەزان هەندە قورسە بۆ وەرزشکردن لەبەرەوەی مە یاریزانی کۆنین لەوانێ زیاتر یاری بکەین بەس ئەوانێ بۆ کێشدا بەزاندن دێن بەوان کەمێک ئاسانترە لەبەرە لەوەی لەوانێ هەر ڕۆیشتن و پایسکل بکەن بۆ ماوێکی کەم بەزەمە یاریزانانی لەش جوانی زیاتر ماندووی لاگە بین بەزەمەش وەرزشەکانمان کەمتر کردیتەوە و ڕۆژەکانیشمان کەمتر کردیتەوە پێشتر ئەگەر هەفتەی 5 ڕۆژ هاتبین ئێستا ئەو پەڕی 3 ڕۆژ دەین کەسیشە ینی هەندێکیان زۆر بەیان شەوان دێن ئەسەمە حەزم لە یاری شەوانە نییە ئەمەی بەرز دەکردەوە چەند کیلۆ بوو؟ ئەوە 25 کیلۆیە بەرزترین بەرزکە قورسایت کە بەرز کردەوە چەند کیلۆ مادەم تۆ ساڵانێکە زۆرە 40 کیلۆ ڕۆشتم اینجا من دەتوانم ئەوە بەرزی بکەمەوە باش نییە باش نیوانە باش نییە دەستت خۆش بێ زۆر سپاس سەرکەوتوبی بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمە یەکێک لە هۆڵەکانی لە جوانیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران وەک مام سەعادریش باسی کرد هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاناندا زیاتر سەردانی هۆڵی لە جوانی دەکەن بە مەبەستی هەم دابەزاندنی کێشی لەشیان هەمیش بۆ کۆنتڕۆڵکردنی کێشی لەشیان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک